بەڵێ ئەم هەڵمەتە هەفتەی ڕابردوو دەستمان پێ کردووە خۆی بینێتەوە لە وەرزی پاییزا کە بڕیارماناوە 10,000 نەمامی گەورە لە شەقامەکان لە بلوارە ڕئیسیەکانی ناو شاری سلێمانی بڕوێنین بۆ جوانترکردنی دیزاینی هەم بلوار و شەقام و پارکەکان و هەڵمەتەکەمان بەردەوامە بێتە بدایەتی وەرزی زستان تاکو کەش و هەوا ڕێگە بدا و تاکووەکەوینە ناو سەرمایەکی توودەوە. بەڵێ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە لەلایەن حکوومەتەوەیە ئێمە ئیشەکەمان ڕواندنەکانمان لەسەرجەم ناوەندی شاری سلێمانی سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیایە خۆی بینێتەوە لە نەمامی تو ناروەند سۆیا سنەوبەر سەرو ژاڵا ئەو دارانەی کە بۆ کەش و هەوای شاری سلێمانی گونجاون هەم بۆ گەرما هەم بۆ سەرما هەم بۆ ڕەشەبا بەهێزەکەی شاری سلێمانی بۆیە دراسیش وردمان کردو لەسەر جۆری دارەکانیش و پاش ئەم هەڵمەتەشمان بەم نزیکانە هەڵمەتی 150,000 گوڵ و دەوەن و پەرژین لە سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی دیسان بۆ ڕازانە و گۆڕنی دیزاینی شەقام و بلوارەکانی شاری سلێمانی ئەویش خێنی واری جێبەجێکردنەوە. درەختی بەردارمان هەیە بۆ نمونە نەمامی تومان هەیە کە هەمووشی زۆربەی بەردارە لەسەر شەقامەکان ئەو نەمامانەی کە بەرگەی کەش و هەوا ئەگرێ بە تایبەتی سەرماکە ژێمە بێ حساباتی بۆ بکەین و کەمترینیش نەخۆش بکەوێ. نەمامی زەیتونمان هەیە کە هەبەردارە تومان هەیە بەردارە نارنجمان هەیە لە زۆربەی پارکەکان و باخچەکانمانە نەمامی بەردارە بۆیە ئەو نەمامانەی بەرگەی کەش و هەوا بگرێ ئێمە ئەوە نەمامانەشە ڕوێنین